ما اسمر والله جوانا والله جوانا بخوي جوانا بالشرفم جوانا. شەمۆ چ جوانە؟ مام كريم تو جواني تو دفرمو لو انا واجاي لقيمه قول مام كريم لقيتوني نا الله كتب بقرباني او جسكي بمكلا دستا بقرباني او شخصي او جسكي بمكلا دستا كتب بقرباني على شيشو مرو بزنو قاو قول شي مالك تمام كتب بقرباني تو هي اسمري الله 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 او الروج كتب ما دام تروجتي مزدكم لينا كتب اسمري حياتم مروا او من هاتم شەمۆ وەرە خوارێ بلا مام كريم وەرە ايه واتم او هاتم فرق ماما جان امر دكي دەزانی چیشم پێێتە؟ بڕۆ مارە کوێ خوای یەک جزەی ماستی باشم لۆ دەینی تێگەیشتی؟ باشە دەزانین چه بەڕاست پێ ماما جان ئەو جارە ئەم ناتان بەخسە بکەم لەبەرەوەی زۆر ئیشمەیە تەماشام مەکە ئەمون دەڕۆم چت هەیە؟ ئیشش زۆر زۆرمەیە خواحافیز دەزانی بابە شەمۆ زۆر عەبووز بووە لێم گەڕێ بالۆتی ئاخر بکەم نا کوڕم لێی گەڕێ لەبەرەوەی برازای خۆمە خۆ بێگانە نییە وازی لێبینی باشترە گورە بابە بەچێم دەکەی ڕێم دەدەی هەتا ئاقری بکەم ئەوە ئامۆزای خۆتە لێی گەڕێ ئەتو لێم گەڕێ بەس لێم گەڕێ بزانە کو ئاقری دەکەم لێی گەڕێ ئامۆزای خۆتە دا باشە دەی بابە قسەی تووبی أسمر حياتم كويتو أو لقوا من تشمو طبعا لقيتوما خو قبل قبل بكوري ماما لقيتوما أنا شمو برسيارك صحت برسياري بكا تبغى من توبو يكتريبين بولك بين لو يقدر بين أوا لو لا أوا شم كرد لا شم فالكم قلت لكم فارسي شيء بانزاد نارشنا قلت أمنا تلو يقدر بين أري احتمال يقدر بيني ها إن شاء الله يقدر وش نوا إن شاء الله إن شاء الله إن شاء الله ما شاء الله ئەی بابە ڕۆخۆ ئەوە ڕاستیە وەڵا بابە ئەوە کچەکەی چێخوایە لەگەڵ شەمۆی خۆ چێخوا بزانیتن وەڵا کەریمی لە ناگوندی دەردەکا ئای قڕت بەسەری شەمۆ چت کرد وەڵا بابە شمو دوين بروم شكو زور تاخير بوم إتا وقت تاخير بني حياتم بامو يك دقيقة أمر راوسنا قسمان كرديا باش أمن إستابت مال دواسي ساعات بتنا تسجيل يا دمامن مرة جاري نا دوين بروم تاكز زي ما ينبينيوا شيء ما يدبيني إلا بوق ما سيدا ما بيني حياتم أخذ زودة ترسم إذا برو خيناك برو باش فكرك ولا موضوعك يا خمان باشا تنساو حياتم أسمر عقل أخوة بنكري إن شاء الله أسمر يا رجوانا وكمانجي وكيت بدلين أسمر ما عندنا كاك معرف خۆش بی شەمۆ هیچ قسەی مەکە إيه هەموو بە چاوی خۆم دیت ست بساي وخود ديت برێ ئەسمەر و ئەتوو إيه أوتلو عيبها نەئە زي ما كرديها نەئە غلطك ما كرديها نەخێر فارا ما لعالمية زيها نەخێر إيه زلام ما كشتيها بەرام چێخوا بزانی دەرسووتێنی شي خواب زاد مشتري آره والله. دبا قسكت بيهم حتى لكون دكيب كي دعاية ئێ حتى مشكلة بو دروج دكي ئێ لو يكدو حفتي مام إيه. كريم وجماعتي دين لم لبودا خواسي ئەمن خەمێتومە اه ئاتوش کەیفی خۆتە ميما ويا مشكلة بيانا كان قصينا انه نبان مهم وێ مشکلەی پێیان نەکەی لە ناو گوندی لا ام بيانا كم امان مام وجماعت دين مدا خواسي اسمر لو من دبي اسمر يا رمجوانا
أهلا بلا بالكويت ولا بزان ما ولا شيء دربوي لا شيء ديوا ها لا شيء دربوي لا شيء ديوا أنتو تشتي معدل تاقي من ذاك ولا كاكا كل شيء شو بابا دي أمو زامني راست تازات بيرم دزانتي ولا وردانشة ولا خص شو أو دارة دزانتي براست بلبل بس اخوانك يا دي عائلة قولي حياة مام بيا نا كما أمم جاء خوش دبي ياكم خوش دبي زبا تماما بينم أيجا من خوش دبي شيء وياك لا معي باقي أنا عالم بي جو أجمع أنا مصاني ما كنا يناري أجمع تبشتني ما أسمر زاني مشي بلا خو هردم زاني بس بقصدي خو نجي باور دكي أمن أونيها إيه زور أم يقدر ما خوش دبي سير ساليشة أنا ده ترسيمة وعائلة نبيتن بدي بيرك وقصي دكي أنا ما علاقات أنا ولا قد ديتيا كل يوم ما تبيني كاتش خوم جاب لهم دزانتي بس براس بيقول بابا كينيا يعني حزناك لبون بيتن أنا زاني تيا شمو بافكر شلي بكينو مادام وبيلوتو بيتن لو يعني واد زين لبون من نبي والله مادام بابي بي خوش دني كودة دني كراو زمانه نمايا استعجا كز رازي بي باب مسبورة بداته أدي أو بابا رازي نو هذا يميز بمبكا بس كرا بس يعني موديلك ويلاتيا أزلو كرش كنا كيوا حزيدة كي ترتيبي كبا زين كنت بابا أتجيب دمن أمان دام جماعتيني حمو بن رمضان خوازي مام كريم أتو يعني برادر ما مستعد جندي حمو بكاملي راسي بو نبو هرده هنا ولا بقرآن شمو دنا أمن دنا أوزر بسورة قد رازي نابي أوزر بسورة زين كرازي دبيتن كو خدتكم دانا ويني جهنمية شي خدتك أتو دبيني ورا وسطا نابي بيمبري خلاص يدكم أوها واي هذه براتي مامن والله جاب ده من زين عمل سنة تودي براستي تبيني أنك دعاية ودور زرنا ليدان بي والله والشمو أسمري خوش دوي كنا بابا نا كده كما دور زرناو أوليدان عبزك دي كما دفليدان بس زاني تيا شمو أمن إلا درم نوتو نابي إلا درم نوتو نابي إيه باش أملا تقول مرز بكين لسه تشريبة شيء دي الله والله أي تيا جاب ده من نمقد أمن أتوي بينم معنوياتهم دشيني أو كتا أمني خوش دوي لو منيش دبيتنو وتواويش كنا دنا منيش درم قد أوزر بسطو در راسي نابي أو كسي خوي بداتتو إيه باش السبب إيه كنا السبب بواديارا إيه ديارك يعني أما فقيرين أما دولة مندن أديكو كل موديل وشان ما أنا كنا بابا ما أقل دلك كتسر دلك شريكة يعني يقدر خوش بيتواو كنا شمو جانيستانا ناو مجتمعي ما هر مايا أوشتانا باويتي براسيتا أديكو بسري دنيا تركوانا كم لك تكيدا يا إيه يعني تكيتنا ودنيو تصبح حياتك من لبنان يلا كيف خوتو من وشم نخشى لتجروشك بيني أتجوا حصدك تشبكي ناوي أسمر نبيتن ما ناوي جوهر بي حزيك جوهر أو نوع مزور عمليها أسمر وجوهر ونيا رجلك كبير أو زحف لكش بيجروشي دكين إن شاء الله جوهر وأسمر إن شاء الله أسمر وجوهر أو باش برسيانك من أبو أتو أكشني بيني ها لا شيء دايدني لما بابي جل خاين له ذكي بتني ولا بابا لما لي بام دايدني ما ده شيء دايدني والله أي شيء هذه لا بتشرجن لا نبتي كل سرير وداكم فقير وبابي شو فقير معنا وانا بي تواوي يتدو الشاشة شمو ونخو من جوهر مديدي تو بس نعلم لما باب مبرد يلولا باب تتسي أي كل أخذ باب مولى من جوهر ترى ذبي احترام كده جاب لهم بس الدنيا بابك ثانية إيه يعني حمود الدنيا هذين زين له لو. كل باشا دل يقينا دري باش خونا دري باشني بس نادي مشكلته عاركين ولا لو زمان كم بياوي راسي بعرض البداتي مروا مالات البداتي مساعدة بكاء أولا 1000 نفر يكس بهذا بي أو مساعدة عالمي فكاش قيناك ركيا وشي باشا مساعدة هم كسيدك بس زانيتيا با مشكلته عالكين أو ذا مشكلة من بس ترى بالبلي أمني ثقة من أو مشكلة من حبيتنا لا با على بيت سوكا بابا ما في خوش دوي أمني شي خوش دوي أو هر دري هر أنقوم هي لو دنيا هي معنا يا وعلبو هو مشكلة من بابي تونية هذه شيخا شيخا هذه شيخا ولا شيخا دواء بخو من هذه أجا مشكلة من أجا شيخا حل بكا أما مشكلة منيها بابا بارم دلاتي مرم دلاتي
عاردم دەدا هەموو شتەش داتە من ئێ قەیناکە ئیتو با هەلکەین با کۆتایی بێ ئەو زەهینێ گاو بەرێ جانە دۆل بەرێ مەڕۆ لە دواتە وە قوربانە دەمەرە وەڵا بزانی گەوهەر جوانترە لە ئەسمەری تقریبان یەکەی جوانترە وەڵا ئەو باڵای درێژترە ینی کەمەک لە تو درێژترە جێمەدە جێمەدە ئەو شتانە شویان جێب دەبن بەس ببیتن یعنی معدل هەنارەکە دەرەمی ئەمە هەنارم نوتیان لۆ هەناری ترش ڤیتامین سی جێب دەبن ئەسمەری یارم جوانە وەک مەنجی تابانە ئەسمەر 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 یارم جوانە وەک مانجی هەناریە ئەسمەر ئەسمەر دەوەڵی گەوهەریش بدینی لەو هەنارێ زۆر جوانترە لەو هەنارێ بە چندری جوانەوە پێکەن دێمە زین چە بەڕاست پێم یعنی ئەتونیە بڕوا بکە ئەگەر گەوهەر لۆتوبی ئەسمەری لۆم بی یعنی نییە خانێکی دەکەین هەردووکمان ئەمن لەسەر ئەتونە خوارێ دەڕۆی دبەخێتی وەڵی نییە بڕوا بکە ئەو بلبلە زۆر ئەنتیکەیە گەوەری مەزمون کردیە خوایە ئەسمەر و گەوهەر و گەمبەر و گاورە هەموو بیتن بولبول بەرێ باڵە گوێ لەبێ کوڕم نازانم تەماتە و خەیار و باینجان و شتانە هەموو گران بوو یان ئەرزان بووە ئەرێ وەڵڵا یەک گرانیە لە شاری شتی وانە هەر مۆزەف پێی ناکرێ مەعاشەکەی ببا بە خێزانەکەی پیشان دەبرێ ئەوەندە وەرگتیا یەکسەر لە بۆ تەماتە و گۆشت چەند گران بۆ گۆشت دەزانانی لێ گۆشت گران بووە حیوان و مەیوان ئەوەی ئەو دیوی دەکرێت نانا دەرێن ڕایان گرتیا ڕایان گرتیا عادی دەرێن ڕایان گرتیا خوا بکەم ڕاجیرابی ئەو جاوە باش وەڵڵا وە دەرێن سلام علیکم سلام بەخێرێ و کوڕم بە قوربانی دەبم لە تو زیاتر ئەمن کەسم نییە لە وڵاتی لە تو زیاتر کەس شک نابم لە قارەی ئاسیای قوربانی دەبم ئێستا باسی تەماتۆ بانیجان و پیاز و شتیوا مەکەن ئەمن بە تەمامە ژنی بینم ژن مانە ئەم مۆزوعەکەی تو ژنینانە علی الزواج الزوجة باشە چێت دەستنیشان کردیە بەڕاست پێ بێن با کەس دەزانی دەزانی چییە کچی چێ خوای قەڵەوەکە هەیە ئەسمەر چخوای گوندی خۆمان ئەسمەر ئەو خۆش دەوێت ئەسمەر پێت دەکا مستمر شارەتم دەداتێ ماما ئەوها طبعا ئەگەر وا بوو ئەو شویان سبەی شەوێ ئەمن و مامۆستای مەکتەبی و لەگەر کاک معروفی و لەگەر کاک کانەبی و جەماعەت هەموو دەچینە ئەوەی داخوازی پێ دەرێت تەکلیف لێ دەکەیت ئەی مەمنونتم باشە بەزانسیە ماما بەڕاست پێ لێم چێخوا ئەوەکەنی قەڵەوەکە بەس عەسران لەمانێ بەس ئەسرا لە شەوان دەنوی مشکلە نییە بەرەوەی ئەمن ئەوەی دەمێ شتەکەی دەمێ خەوری دەکەوی ئەوها بەخۆی دائیمە نوشتیە کابرا مانە دەچێ ماریشیان نانە نەچوومە بەس شتەکەی ینی ئەم بخۆ عەسرێ بڕۆ داخوازی ئەمن مەمنونت دەبم بە قوربانت دەبم ئەوە بەسەر هەردوو چاو ئەمن ئەو شۆ دەچم ئیشاءالله لەگەر حاجی معروف و مام معروف و کاکانەبی و مامۆستای گوندی مامۆستایەکان ئەگەر لەوێ بن هەمووان دەوام لەگەڵ حەز دەکەم جەماعەتی زۆرکەوە وە بیبرێنەوە شخصیاتە بەسەر هەردوو چاوە ئەوزانمە دەڕۆم بڕگیشمێ لەو منتخێ ولایە دەڕۆی دەچم خەبەرش دەدەمە ئەوەی ئەسمەری حتا مرتاحبی وەدەڕاوەستە چێوە دەچێ لۆ ئەدێ بابەکەینی خەمەچی لەمەش دەخۆی دانیشە کوڕم جارێ بە ئەوەی دابین بکەین ئەوە لە تو گەورەترە و بە عمرترا با ئەوەی دابین بکەم ئەو جانەوەی تو دێ کورامنیژ اختیار بوومە یختیار وەختم ئاتیام دوایە با ئەوەی دابین بکەم و پێم گوتی ئەو جانەوەی توش دێ ئەو تۆ حەسوودی درراوە با مشنی بین ماوەجا توشنی بینە لۆ حەسوودۆ ئەتو هینات ئەمیش دێنم ئێجا باتەوە بێوزە ئەتو لە ساتی هەستی لە بۆ من شای بکەی حەفلەی بکەی لۆتەکەم داستە دەقەیەک شای بکە دەبی یەک سەد چۆپی لۆ بگرم کۆ سەر چۆپی یەک شای لۆ بکەم سەد چۆپی لەو سەری بی گاوەری لەو سەری بی ئەوها وای 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 ئافرین ئافرین کوڕم زاناتی خۆش دەوێت ئافرین ئەوجاوەسم خەبەرش دەدەم ئەسمەری هەتا شتەکە ببی باش خواحافظ خواحافظ ئەسمەر ئەسمەر ئەوە چ دەکەی حەیاتم ئەوە خەریکی ماستاوکردن بۆ ماڵەوە ماستی مەریە چێلوشتوایە وڵاهی ماڕێ مەڕ باشە جێب لە من ئەو حەویل ناو ماستاوەکەی بکە بۆی بابت خەوی لێ بکەوی ئەمان لە خۆمان بە مرتاحی قسەی بکەین باشە بەسەر چاو زوو
بابا گیان ئەوە ماساوە. ئەو زە چیج و خۆم ئەوە ماساوەکەشم خوارد. عافێت بێ بابا گیان. مولوات أخي ولا رأي خداي تتسمع أو حبا هيس مفعولة شنبي لو يوصلت سلام خير لنا كثير زين براش تنبي ولا زين لزت الشام إلا لو ديوار لتسي أو ديوار أين ختسي وشجع نعم ده تنبر مولاي ناس مرة تنبر تولاي أو ديوار كوب يتعقد نفسي لغن ئەو دەبڕۆت بۆ عسریشم لە بۆ لێ بنێ چای عسریان بە خۆت دەزانی گەلە خۆشە بە خۆت دەزانی چایە چای عسری ئایشە ماچین لە باوم کرد. هات أسمري هات ستكر ماساوەکەی خواردەوە. إيه. داوای چای عەسری شکرۆ بیخوا. ساعة عصرية بلى. دا قصك تبين براسي اسمر ساعة عصرية الأول خير أخواتها شو عمر رقمي فاليوم كي رقم دبو بحياة خير خير الناس دي تازه أول شو دنيا كيدي لو تساعد الدنيا قاوي الدنيا بس تزيد شو خوش ليش ملادي مارش ما عندكاو دا بيا أوشم يعني هاوشري شمعة براستي اليوم اسمر أبدا تأكيد بكم زين باب تخلي كتير عنا لا لا ني. بابا ديم لا ني. غنيو أمك حبي الرقم دم دا شيء يعني ببيت رزق من لختي سوشيال عادي دغم هذا والله كا بابت كا ترى جلوك ديو خان خوتو. باش تقول شو تبي؟ تو خويلكم باوردك يا رقم دينية بقوتين حبا أكبر زرت زلامي دخلني سكرما عمل براستي ولا بحياتهم أسمر زين براستي وخد زي أمن لميشا يعني أتوم خوش ده أو دام إمام كريم وجماعتش بين أشوا دا خوازد بكن لبومن وين أنا ها طاو سنة خواتو هيك الأخير موضوعينية براستي حياتهم خانيا كينقونيا تزوجي ماستاوي حتى ديوارا كان السبيا بابي شد بول ماسي ده وزنازم تسمى ماستك مريانا يديك جبده من ماستاوي سردم لبينا بس رزاعا ببي حبيب اليوم هستا شما دبرو كي وقتي أويا باباكم هنصت. دور لا دور لا دور هوي لدور دي أو ديت خوش ونشميل وزعيتوي أو ديت خوش ونشميل وزعيتوي ماما ما عندي نبي بخيرنا بخيرنا بابا ما عندي نبي. بخيرنا براستي ما دي مؤمن يعني زارش دي شيء بمكان مش وايد أقدر مش شو براستي استا من إيشك تبيدا كم دبي استا بغابتي يا أخي ما عندي ما آخر لو دبي بسي لو مسألة كيتوا أكلهم بي عم ببي خواسي درهم عادي لو مسألة كيتوا استا هردو كان دنيرم أمر شوز أمر شوز أو يكان ندو أو يكان معروف يدسم يقلدو كان نبي اشتان دواء ورنوا بجوت برونا كل ما مستاي جندي ما مستاي مكتبي هردو شان بانك إذا باش هذا ما حملها تفرق ذاك أبري بام لقر خوتان قوتي بيه تسين دخواز يلا دي أسمر يلا إذا دي تدري. مزموم وأسمر مزموم وبرو قەدەر ئەیامەکە دەبینم شەمۆ لە دەورا پشتی مارم دەسوڕێتەوە دیارە شتەکەیە یاو دەبی عاقربی دەبی لێ بکۆرتەوە نابی هەروها لێ بگەڕێم چیزم ئەسمار کچێ ئەسمار وهاتم بابا گیان. دەوەرە دەی وەرە دانیشتە چیز خۆ هیچەکەم پێت هەبوو ئەو بە خۆت زانی ئەو ڕۆژم ئاشەوا دەسمە نوێژی هەندەنمایە کە مەلا دەخینی دەزانی چییە چه بابا؟ بە خۆت دەزانی ئەمێن کوێخوام و گەورەی ئەو گوندەیمە گەورە و گچکە شەرم لێ دەکەن ڕێز و احترامم هەیە لەکەن خەڵکی خەڵک شەرمم لێ دەکا ئەوجا دەزانی چییە نامەوێ ئەتوو لە مارێ بچێ دەرێ باشە بابا بابا. بە هیچ نەو ئەشی نامەوێ بچێ ناو گوندی ده بابا گیان خو نشومەتە دەرەوە. ئاخە مەسەلە ئەوە نییە دەزانی چییە ئەمە شتێک دەزانم ئەتوو شتێک دەزانی
ئەمێن ئەمن ست پێ دەرێم ئەو حابکە لۆی نامەوێ ئەمن سمعەم بڕوا لەو گوندەی بە خۆت دەزانی سمعەشتەکی خراپە هەر هەندە خەڵک ناوەکمان لێ ببینتەوە خۆمان ناگرینەوە دوایە ها ئەوە پێت دەرێم بە قسەی بابی خۆت بکە چیژم ئەمنیش ئەوە وەخت هەندە نمایە ڕاستە بڵاستە مای لۆ نوێژی وا دەڕۆم لۆ نوێژی حاجی تۆ لە بابەرگامیش بە قسە دەکەم ها حاجی تۆ لەمەش بە قسە دەکەم ئەوە هەندە نمایە ئەو دەشیژم دەمەوێت بە قسەم بکەی وا دەچمە نوێژێ ها ناکرد لە مارێ نەچێ دەرێنە ناو گوندی نەتبینم نامەوێ عالەم ناو و ناتۆرەمان لێ ببینتەوە ها باشە یا الله ئەوە دەڕۆم باوەچم لۆ نوێژەکەم بکەم مامكريم مرحبا. هلا بخير بخير واتسب ورا 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 ما لنا بابا بخير بخير كره مامكريم ابو تشي ولا تبكلا وكم دفريتين. خولو يا جانب. يا خو بخير نوا وكم امن براسي جوجا ممنون تم. بو مهمه هسه لبو كوري براخو. تاسو پێت گوت بە جەماعەت بە مامۆستام گوت مامۆستای گوندی بە دووسێ برادری دیکەم گوت ئافرین ینی بە مەجموعات زۆر تا هەژ نۆ کەس بوو ئافرین ئەتوش ئەوە چوی بە ئەوت گوت بە والله ما معروفم ئافرین باش با خەرچ گوندیم بۆ گۆتم دەبی لە بۆ شەمۆی سەرچۆبی بگرن ئەگۆ دەوشۆ دەچینە داخوازی وڵا یەک دوو گەز گوتان ئیشاڵا دەبی یەک دوو گەز گوتان ئیشاڵا دابی یەک قزمە بولێیاندا ئەوە حەسادەتە بەسەر ئەوە حەسادەتە ئەگەر ئەتو یەکت خۆش بێ زۆر کەس حەز دەکات لۆت نەبیتی ئافرین حەسادەت دەکاتە ئەرێ وەڵا بابا قوربان دەبم ئەمن یەک مشکلەمێ بەڕاست پێ بڵێم فەرموو یعنی ئەگەر بابی ئەو مام شێخوا قەڵەوەکە ئەگەر ڕازی بوو محاولە بکەنیە پارەی زۆر تەڵەب نەکە لە بۆرە بخۆت زای من وەسم زۆر زۆرتەوە نییە ئێ باش بۆ ناتانم تەنەکە زیێڕەکو نازم ئەوانە یعنی پێ بڵێ بە نەرمی وایە وایە ئینشاءالله بە هەسەنی ئەوە دەبێت بە خۆشی مام شێخوا برادری قەدیمی تووە ئەمگۆ هەڵە ابتدایش پێکەوم نانا خوا گەورەی ئینشاءالله داوای چش بکە نارێم نا ئەی مەمنونتم ئەمن ئەتومەیە برازای خۆشەویستم ئەتوو لە ماردنێ ئەتوو ئەوەمەیە فەرقتان ناکەم بەخۆ خودداوەچی لە 4 ساڵە نیە ینی بە احترام خۆشم دێ ئەسمەری ئینشاءالله دەبی ئینشاءالله هیچ خەمە نەبی ئینشاءالله بەس ببی یعنی زۆر زۆر خۆش دەبی گوندەکەشمان خۆش گۆرە بەستەری شەمۆی خەمن نەبی برازای خۆشەویستم مەمنونم بەخوای باخچەی بێ دەیدەمێ بەخوای حیوانی بێ دەیدەمێ بەخوای چی بێ عردێکی ئەوەی کشت و کاڵی ئیزراعی چی بێ هەموو دەدەمێ بەس ئەومانداتێ بەس ئەسمەرمانداتێ وەڵی مامە ئەتو ینی قسەی وا دەکەی ئەگەر بابیشم بما بە ئەوەندەی لە بۆ من نەدەکەن مان چیە بایی باوەکەم ینی هیچ خەمن نەبی بابا یەکسار ئەوها نا دەبکرە چش لەمە بکەوە خۆ قابلە ئەدی کوڕم تازە پێم نەگوتی ئەتولۆ هەندە وەڵڵاهی وەبیللا وەتەڵ نەمگوت باوەی دابین کە مەجانۆری قەینا ئیشیوەی تەواو دەمز بوو ئینشاءالله ئەگەر بوو ئەوجا خەمەچینەوە توش دەخۆی دیارە توش شتەکی دەست نیشان بەتەما یەکەچی بینی ناوی گەوهرە گەوهر و ئەسمەر زۆر زۆر ینی ئەسمەر لەسەر وەزنی گەوهری ئەوە کەوی گەوهرە ئیوی گەوهرە من ئەسمەرە ئەگەر ئەوە بوو لۆ توش دەچمە پێش شەروی شتیوا دیتێ توخوا ینی لە مامکەریمی باشتر ئەمە لە چێ بیمەوە هەی بە قوربان بمەرەوەڵە ئەمبەر درێژبی ئەمبەر درێژبی کوڕم ئەمبەر درێژبی چاوەکەمی بە قوربان دەبم ئەو مشکلەیە حەڵکە ئەمە مەشاکلمان نامێنێ بە یەک زاری ئینشاءالله ئینشاءالله یا ڕەبی خوایە ببیتن ئامین 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 یا ڕەبی بابا دراوسنا عم بس قصة أنا لك بس قصة عم قول وعدي كانت قصة شو يبدأ من ما من وعدي دايا بس أسمري بدنا من عم قول هم تبرع على بوت شيخ واحد هدية زانا أنا فيها خوشة عم قول فيتنا خوشة عم قولش حشو الدخل عم قول جور محترم جور شو لو أنا أتلو نسأل عواد أتلو شو عم قول مرة باشا ساوا كمي أتجيب لنا براي خوشة مراسي فيت عملين ئەمگۆ بەکامەلی بوونە دیارەک لە بۆ ماچێ خوای جێتانەیە ئەژام پێم خۆشە ئەو ڕۆژی نیە نانی باش بخۆن وەختی سەرتان دەبڕن گۆشتەکەتان سەور و بەتامی وە بێ حەفلەکەی من خۆش بیتن بۆچی ئەو جەماعەتەی نەبن ئەوەنە حەشوتیان کە ڕۆشتن باشە دەگە تو بەکورە تەماشام کە بزانە بابە ڕاوەستم باقسەتان لەگەڵ کاچ خۆ برە کاکە وەرن جێب دەبن
جێ دەبن ئەو ڕۆژی زۆر بە ئیسراحەت نانی خۆتان دەخۆن جوان خۆتان حاضر دەکەن لەبۆ کوشتنەوەی دەبڕۆ پیاسە چکەنەوە دێمە من بڕۆ دەی لۆلای بەس ئەنگۆ وەرە وەرێرە کورە وەرە هاج هەیناکە مشکلە نییە ئەو مەجموعەی پێیان ناخۆشە ئەگەر سەریان ببڕێ بەس مەجموعەکەی دیکە متفقن لەکەر من سەریان ببڕێ ببنە دیارێکی جوان لە بۆ چێخای ئەو چێخۆیە گەلە مەرەخی مەڕ و ماڵات و ئەوشتانە گۆشتە بەس ئەو حەفلەیە ببایە بەس ئەو ژنینانە سەری بگرتبایە خەنی دەبوو ئەمن حتا دەمرم مەمنونی مامون ئەرێ بەسەری مامۆستای مەکتەی باشیان دروستکرا جێبدەم کار معروف ئەگەر بادی کچەی ڕازی بیتن شەرتی ناو لێ دەنە معرف گرنتی نانا شەمە خەمن نەبی مامچێخوا پیاوی چاکە زۆر چاکە ئەگە خوددا قەرەمی لێدابی ئیشەکە هەر دەبی زار دەبی ئەمە شارە سایمە چێخوا ڤالیۆم ئەمن دەیناسم وەختی ئەو قسانەیە دەبا بڕۆیت دەفەرموو قسانەیە السلام عليكم کۆ حیاتم بە حیاتی خۆت داخوازی دیتی ئەو قەڵەباڵغی تێدابی ئەو ئیزدەحامەی تێدابی مام کەریم ئەو کاک معروف هاتیە مامۆستای مەکتەبی هاتیە ئەنوە عەشکال بەشەر هاتیە زابتیش تێدایە تێدەگەی حیاتم ئەوە داخوازیە یعنی ئەمە کە دێمە داخوازیەکەچی بەجددی دێم وعدبی کەوەتەری دووقات دۆ بکڕم هەموو زابخانەبی مارکانیش لەسەدا دنیام وەڵا شەمە خۆ کردیە ڕاست یا خۆ بەخێر بێ مامۆستا کەریمۆ بەخێر بێ لافتە باش ماچێ السلام علیکم سلام ئەلەن وەرە ئێرە دانیشە شەمۆ باشە وەرە ئێرە فەریدایە مامۆستا ئەو دەگوتم وەزعی مەکتەبێک و مندارەکان کوونە وەڵاهی مامچێخا ئەو سال لە پارەکە گەلە باشترە ئەوها چیژەکەی توش باشتر بۆ لە پار دەزانم گەلە زارامەت حی جەنابەت دەکالەک نەمن بەس وەڵاهی ئەوەی ڕاستی بی ڕێی مەکتەبەیە لە گوندی هەتا دەگاتە ناو مەکتەبێک گەلە ناخۆش مشکلە نییە ئەوە شلۆ چادەکەم دەزانم بە تو خەمی زێ بە شڕەکەتە ئادی مامچێخا پێز دۆستە ئیستا پاتا دێمە خواردێمە سەزادەی مشکلە نییە ئەوشتان وەزێ بەجێ دەکەم مامچێخواوە لۆ دیارنی دیار واللهی ئەمن بە خۆت دەزانێ بەڕێک مەشغوڵم کاک معروف زار بەزار ناتبینم لەگەڵ جەماعەتێ لە مزگەفتێ لە نوێژێ ناتبینم کەم دێ شێخوا قسەیەک هەیە ئادەرێ خزمت چێ ئادەرێ هێشتا ژنم نەینایە مەقسەدت چییە وەڵا مەقسەدم ڕوون و ئاشکرایە تێناگەم مەقسەدت چییە ژنهینان خزمایەتی هێستا ژنم نەهینایە لە قەستان تێناگەم با ئەمن تێت بگەێرم شێخە چییە ئەمن هەمەوە نیمە لە دنیاە بەێ ئەو کوڕەمەیە لەگەر ئەو برازایان ئەودا دەمەوێت ئەسمەری کچت بدەینە ئەو شەمەوەی کە برازای منە ئەسمەری چیژی من لە بۆ شەمۆی لە بۆ شەمۆی بەرێ کاک معروف ئەمن و کەریمیان نەگوتیە بە خۆت دەزانی ئەمن کوێخامە ئەوانە نان نییە بخۆن ئاخر ئەتوو ئەو ئیشە بە خۆت ئەتو لە بۆ ڕێک بزانم ئەوە ڕێی دەستەیان نا ئەخە ئێ کەریمۆ شپیایی چاکە و لە بەخاتری مام کەریمی دەبی هەر ئەتو ئەو ئیشەی بکەیت هەکە دەزانی چیا مەسەلە ئەوە نییە لە بەخاتری مامۆستای کە هاتیینە بەخواز دەزانی وەنێ مامۆستا ئەو ئیشە ڕێی ناستێ لەبەر ئەوەی ئەوقوفی من نییە ئەمن ئەوە چیزی خۆمەدام نایژم بەژنی پێ بکەم لەگەڵ چێخوا عەلی ئەو گوندەی ئەو دیویمان قسەمان لێ کردی هەمومان بڕاندیتەوە باشە باش شێخە دێمە خزم یەک نینە قەیدی گوردی نینە کاکەری مەسەلە ئەوە نییە مەسەلە کابرا چێخوایە وەکی خۆم و دەمەوێت لە خۆمشم بەژنی بکەم لەگەری شێخە هەر کەس لە من کراسی خۆی پیاوە هەژار دەرێتی و چێخا دەرێتی باشە لۆ ئەمە کچی خۆمان دەدەینە جەنابتان ڕەوایە بەڵام ئەنگۆ کچی خۆتان نادەنە هەژاری لەبەرچی باشە مادام وایە هەموو کوێخوایەکان باخر بنەوە بچنە خۆیان لە گوندەکی دانیشن ئێمەی هەژاری لە خۆمان مشوری خۆمان دەجێڕین کەریمۆ بەسە ئەو ئەتەلۆکانە لۆ من مەخینە ئەمن باش دەزانم دیارە تەهدید وشم دەکەی کوێخە
قسەکانی تو ئەوها دەخوازی قسەکانی من وا دەخوازی بەرێ دەزانیت چێکەری مۆک ئەنگۆ لە دوو ئاوقوش خۆتان بگەڕێن ئەمەش چێخوای لە دوو ئاوقوش خۆمان دەگەڕێن دەزانیت چیە کاک معروف ئەمێن چی وعدم بە چێخوا عەلیدایە مامۆستا چێخوا عەلی چیژی خۆی دەداتە من ئەمنیش چیژی خۆم دەدەمێ ژم بەشتی دەکەین هێشتا بە بەرم ومایە عیبە خەڵاس والله كريم ما بشيخة بەڵێ خزماتي او هنابي براستي اوان هاتينا خزماتي بكن خنا هاتينا دوش بنداي بكن وای مامۆستا مەسەلە ئەوە نییە مەسەلە ئەمن خزمایەتی لە گەوانە ناکەم بەس کاکەریم وهای لێکردم بە قسەکانی تووشی ژانە سەری هاتم سرم دێشی کاک معروف سرم زۆر دێشی ئەوە ئیش هاتوو لە بۆ من دەکەی دیارە قسمەت نییە مام چێخوا بەڕاستی پێ نییە ئەوە تا ئەوە ئای سرم وی وی ئەوە باشترین حەبی سەرێشانەیە ئەوە خۆ بەبێ ئەو یەکشەر چاندی بێەوە ژانە سەرەیە ژارە سەرەیە بە قوربان دەمەری وەڵا بزانا ما بشيخة بزانا پیاوەشی چاکە ئەوە باشترین حەبی ئیسحاقیە دەبخۆ تەواوی خۆت بگرە بزانە خوای گیان باوکم چۆن پێلاقە لە بەختم دەدات ئەوە شتەکە دیارە قسمەت نییە ئەجەبا کارکەریم هەدا کوردی شتەکەی ببڕێنەوە هەستین و بڕۆین والله مالەختا کاک معافی سێ خۆم کرد بەخێر بێت سەر چاوە لا خۆ بەخێر بێت داش ما بشيخة داش خدا عافيس والله شر بس ها ماما ئەو پیاوە شەمۆ شەمۆ زگم سەدێک ئەسمار ئەسمە وەرە ئەو مەسیرەم لەو پڕعاو کە زوو بەدەیت خۆ پێڕان ناگیرە زوو بە خوا حەقیمەت لێ بکە باشە مام چێخوا لۆ ڕازی نابی چاوەکە ئەوە سوور دەزانی ئەمن کچت یەکتی ما خۆش دەوێت دوای من هاتیمە پێش بە حەڵالێ بە قسەی خۆش لە دەرکەی هاتینە ژوێری خۆ لە پەنجەرەی نهاتینە ژوێری ئەمە مام چێخوا گورە وەڵڵا دەزانم سەبەبەکەشی چییە سەبەبەکەی ئەوەیە ئەمە فەقیرین ئەوان دەوڵەمەندن ئێکورە مۆڵی لێو شتانە مایە فەقیری و دەوڵەمەندی قەبر ئەوەندەیە بچە پەڕەکەی عەسمانێش هەر 6-7 ساڵێک دەژی دەمری کچەکەش خەسار دەکەی و خوازیان دەدەیە پیرە دەبدە من هەموو خۆشم دەوێت ئەسمەر یارم جوانە وەک مانجی تابانە ئەسمەر ئەسمەر وەڵا شەمە زۆر حەزی لە هەنارە چییە؟ برا هەستە ها شەمە گوریسی بن بردێ ناو ڕەزی مام معروفێ خۆی بخرچێنێ ئەوە بەڕاستیدا وەڵا بەڕاستی لا حول ولا قوة إلا بالله برا شەمە وەرە خوارێ کورە شەمۆ وەرە خوارێ کوتە چی جەهەندەمیم دانە وەرە شەمۆ شەمۆ وەرە شەمۆ وەرە خوارێ کوتە چی جەهەندەمیم دانە خۆت فرێنە لەی شەمۆ ئەسمەرم لۆمارە دەکەن دەبی ئینشاءالله وەرە خوارێ ئەدی سەرکە سوورەکەی بابێ پێک دێ وەرە خوارێ خۆت فرێنە گەوەرە تو دەرێت دەزانی زۆر گەمژەی لۆ گەمژەمە کاکە ئێوە چۆ دەچێم نانوزام چێخەکەتە شامەتیقەی خۆشی خۆلەمەتخینە
باشە بەس بزان بە خۆت و بە ئاربیکەیەکەت ئەمنی چیەوە دەبەی ها تو هەردەگەمەشەی دەڕاوەستی با خوتە چی مهمت لۆ دابنێم ئەمن ماندی خوتە بۆ چیەوە ڕاوەستی پێ درێم دەی کارک دەی ئەوە گوندە ئەوە گوندەکەیە ئەوە گوندە ئەوە مای شێخوایە ئەوەی کەرە بابە کەرە سلمانەیە هەوا تەبقل ئەسەل هەوا ئێ ئەمن ئەوەی لەو لایە دێم ئەتوو لەو لایە دێ ئێ تێدەگەی ئەوە پێدرن ئەوە پێدرن کەم ماشە ئەو کەم ماشە بێ و حەم ماشە بێ وەچی قووەتی ئەمریکی ئەوانات پێدرن کەم ماشە هەوا خۆیەتی کەم ماشە ئێ با حەم ماشە بێ ئێ تێگەی ئەتوو چێ خوای دەگری ئەمە تەقەی دەکەم ئای بابە بەس بیگرم نیە دەبی 15 حەبی ڤالیۆ بەس لەناو دەیۆڕام بکەم ئەو جارە بشت بینم نەدناسمەوە ئەتوو حەقت نەبی ئەرێ پێم بڵێ ئەتوو دەتای تەقی بکەی بۆ کلاشکۆفەی کورعیفون نەکردەوە چی حەزێک ئێستا شش لۆ دەتەقێنم بەڕاستی های ئاها لە مڵا دەبینی ئێدە باشە بە پێشکەوە ئامۆزا دەوا دەناسی کورە بابە ئامۆزا ئەوەی ئامۆزا بە پێشکەوە حەقت یاڵا نەبی. ئەستا بە پێشکەوە بە پێشکەوە ئەی بەچی گولەکەت پێ دەکەوی بۆ قوتابخانەی قەراسنجی تێکەلاو تکایە دەرەجەی تابیانی پۆلی 5 و 6مان بۆ بنێرێ ئەوەیان ئەوە دەوێت خۆچی خوایدار چییە یا ستا خورا مچێ خوارێ بە بولبول مامۆستا عەفو مەکە مامۆستا ئەوە لە چ دەگەڕێنە بوو وەڵای ئەمە بەتەمانە سەعات سەفرماندانە لە بۆ ئەوە چێ خوای لۆ چ بابە لە ناوی بین بیکوژین خلاصی کەین لۆ چمانە و زانی چ بووە چ بووە لەبڕە با بڕۆ چ بووە برێ چێ ئەتو بڕۆ برێ چێ چ بووە کوێخا ئێدە پێمان برێ درمان تەقی کوێخا شێخە تەنگاو بووە چوویتە ئاو دەستی حەبەکە ئێ حەبی چ بابە هیچ نییە ئێ فەرمو هیچ نییە خوتەی خۆمانە سنیا ئەنگۆ خۆش مرد مرد ئەو زبرێ لە چێ دەر ئەی هەزار ڕەحمەت لێبی چێ خوارێ وەڵا وەڵی بەڕاستی زۆر متعسیرم بەڕاستی ئەتۆ بە تایبەتی لە بە ئەسمەری بەستەزمان بە یەتیمی دەمینێتەوە ئەدی ئەتو بەتەمانە بی تازە خوتەی لێداری خەیناکە ئەمە سەعات سەفرماندا نەبوو ئەگەر سندی بە بەشەر داتین بەس بە مردێتی ئەمە لە کەس کاکە هەستە ئینسحاب یاڵا ئینسیحاب انسحاب لەو چێن دەر ئەمە بەشەر نایە لە کەس مامۆستا بەخێر چن مامۆستا خواحافیز بەخێر چن ئاگا لە تەلەبان بی بەس شەمۆ ها ئاگاداری خۆت بەها ئێ باشە باش با بڕۆی جێب لە مامۆستا بەواستە کەسی ناجەحمەکە باشە باشە تو بڕەوە مشکلەی تو نییە ئەو جا دەرێ یعنی باشە ئەتو دەست سەعخت ئەو پیاوە مردبی کورا ئامردیە قامی لە خۆ مامۆستا دروی ناکە باشە دنیا سعبی نەبوو سەرچی بەقەدەر منزەرەکی بوو ئەوڕۆکە مردێ یعنی ئەو هەیە دنیا ئادی دنیا ئەوانەیە بەڕاستیدا دەزانی چێشەمەوە ها بەس چابوو بە تەقەی من نەمرد بەڕاستی چابوو بەدەستی من نەسووتە دەزانی چە بەڕاستی ئەم وەلو پێم ناخۆشە مردیە لەبەرەوەی ئەو کچە بەستە زمانە یەتیم دەبی بەس بەخوای پێشم خۆش بوو زانە پێم خۆش بوو پیاوە زۆر مەغروور بوو وەڵا ئارێ وەڵا ئێستا زانست دەکەین چ دەکەین ئینسیحاب انسحاب بولبول يعني ئێستا بابت بوون ئەمن زۆر دڵم توندا یعنی زۆر عاجزم زۆر پێم ناخۆشە يعني مردی بابت بۆ عقدە نەفسی لەبۆ من يعني ژنینانەکەی منی تاخیر کرد ئەتزانچە بەڕاست پێگەم ئەو هەفتەیە ئەمە خوتەمان دەنێ ئەمن مام کەریم بلبل مامۆستایەکانی گوندی هەموو دێنە داخوازیت ئینشاءالله مشکلەکە حەل دێت يعني تەواو موافقی دەبینە دەستت